دعوة ربي بارك فيها، علماء فاضل حافظوا عليها، دعوة ربي بارك فيها. معناها موي عذر عبد الله بن مكتوم ككوير بو كبانگدر بو كسنجار پیغمبر صلى الله عليه وسلم درچو بو غزا اي كردا امامي مزگوتكان ككاتب بو غزوات در اچون ديت لاي پیغمبر عليه الصلاه والسلام افرمي من كويرم لسرم هيا بين بو مزگوت پیغمبر عليه الصلاه والسلام افرمي نقل سرت نيه توميه تو زيدوره كيتو بانيا كاتو علي ورا جول لبانغ بي علي والله جوم لبانغ بيت ده علي ابي جواب ديتو بي بو جماعت كويريت چاوت هەیە ئەبێ جواب دەیتەوە بێ بۆ جەماعەت ئەوە ئیسلام ئاواک لەگە خەڵکا معاملەی کردووە بۆ ئەوەی خەڵکی بێ لە نوێژی جەماعەتا یەکتری ببینێ نەوەکو تۆ نایەی بۆ نوێژی جەماعەت سوکایەتی بە ئەهلی جومعە و جەماعەت بکەی بۆیە پێویستە ئینسان عاقبەت شەڕ نەبێ وهای شەست نەکەی هەر کەسێ هات بۆ مزگەوت لە معاملەیەکا تۆزێ گرانجان بوو لە شەڕێکا تۆزێ سوڵحی نەکرد لە قسەیەکا غەڵەتێکی کرد ئیتر ئەوەی ئەهلی مزگەوت بێ زەربی سفر بکرێ ئێمە ئەوانەی دێن بۆ مزگەوت هەمووی موسڵمانە هەمووی وەکو تووە هەیەتی تووڕەیە هەیەتی قسە ئەکا هەیەتی غەیبەت خەڵک ئەکا ئەی تاوان بۆ چییە تاوان ئەەکەی دەی بۆ نوێژ خوای گەورە ئەیسڕێتەوە وكثرة الخطى إلى المساجد إنساني مسلمان ملازمة مزگەوتی کرد یان ئەوە تا ماڵی دوورە یان ئەوە تا بەردەوام تیکراری ئەکاتەوە بۆیە ئەفەرمێت وانتظار الصلاة بعد الصلاة بەردەوام چاوەڕێی نوێژێک ئەکا بۆ نوێژێتر زۆر جار پیاوچاکان دا ئەنشتن نوێژی مەغریب هەر نائڕۆیشتنەوە بۆ ماڵ هەتا نوێژ ئیشایان نەکرد ئێستاکە الحەمدوللا وەسائل گەرێ زۆرە ئینسانی مسلمان بتوانێت بچێتەوە ماڵ و بێتیش بۆ مزگەوت خەڵکی وا هەیە خۆی بە مسلمان ئەزانێ لە قار مزگەوتا خانووی فرۆشتووە قڕت بەسەر بۆ قیامەت ماڵت کاول چۆن ئیشی ئاواکەی خەڵک خواخوایەتی ماڵی لە تەنیش مزگەوتەوە بێ بۆ ئەوی پایە نێزکتر بێ بەردەوام نوێژەکانی بە جەماعەت بکە ئەمە هۆکاری ئیمان زەعیفی و کڵۆڵی ئیمانەکەیەتی بەڵام هەستیش بە خۆی ناکە بۆیە ئەفەرمێت وكثرة الخطى إلى المساجد خۆشەویستانی خۆم ئەفەرمێ فذلكم الرباط فذلكم الرباط ئەم ڕیباتە دوو معنای هەیە یەکەم معنای تەنها لێکدانەوەی بەڵام دووەم معنای سەد ئەوە ئەگرێتەوە ئەم کەسەی کەوا زۆر ئەچێ بۆ مزگەوت کەوەها دەستنوێژ بە تەواوەتی ئەگرێ نوێژێ بۆ نوێژێک چاوەڕێ ئەکا خۆشەویستانی خۆم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ فذلكم الرباط فذلكم الرباط ڕیبات ئەو کەسەیە کەوەها مرابطە جیهاد ئەکا لە پێناوی خوای پەروەردگار لە سەنگەرایە خۆی ئەبەستێتەوە بۆ ئەوەی دیفاع لە دینەکەی خوا بکات ئەمجا سەیرکەن زانایان دوو لێکدانەوەیانێ لێکدانەوەیەکی هەڵێ خەڵکەیە ئەڵێ بەخوا بارەکەم وا تەقەت کردووە بە هیچ شێوەیە ناجوولێ ئەوڵێ ڕەبتم کردە نایڵم لارەکە بکە ئەو ڕەبتەی خۆت کە بە مزگەوتەوە یعنی ئینسانێکە خۆی مولزەم کردووە بەردەوام لە مزگەوتان نوێژەکە ئەمەیان معنایەکێتی بەڵام ئەم معنایە پێ ئەچێ ئەوە نەبێت دووەم معنای ئەولاترە یعنی تۆ ئەگەر پێنج فەرزە بێ بۆ مزگەوت دەستنوێژێکی جوان بگری تکرارتە بێ لەسەر ئەم نوێژە ئەجری مجاهیدێکت بۆ ئەنووسرێ فذلكم الرباط فذلكم الرباط لەناو ماڵ و کەسابەتی خۆتای بانگ عەسرەدا دوکانەکە داخی 200 متر مزگەوتەکە دووراچی نوێژ عەسرەکەی دوو دێتەوە خۆ ڕزقت بەوە کەم ناکا برا خۆ دوکانەکە داخەیتر قیامەت هەڵناسێ وەڵا کاکە موشتەریمان نامێنێ وان نییە ئەوە تۆ شەیتان ترسانوتی بۆیە ئینسانی مسلمان ئەبێ بەردەوام ئاگای لە نوێژەکەی بێ ئەو نوێژەی کە لە ڕۆژی قیامەتە ئەبێتە هۆکاری چوون بۆ بەهەشتت داواکەم لە خوای پەروەردگار تێگەیشتومان بکە شارەزامان بکە لە دینەکەی نوێژ و جەماعەتمان لا خۆشەویستکە ئامین بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي مسلماناني برز لفرموديكي ترى بيغمر عليه الصلاة والسلام مجديكي خوش أداب فقير هجار كان عن أبي أمامة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال من خرج من بيته متطهرا إلى صلاة مكتوبة فأجره كأجر الحاج المحرم أما بلغيك أما مجديك بو كسيكي فقير كتواناي نية بتشي بو حج بەڵام ئەبێ دەم خۆشی بگرێ یەکێکە ڕوا بۆ حەج غەیبەت حاجەکە نەکا
کەسێک کە ئەڕوا بۆ عەمرە غەیبەتی ئەو نەکا وەڵا کاکە با پارەکە بداتە فەقیر تو هەقت نەبێ با ئەو بڕوا بەستوو بڕۆ بۆ نوێژ دوور کات نوێژ سونەت لە مزگەوت تا بکە چاشتە نوێژ ئەجری خێری حەج و عەمرەیەکت بۆ نووسرێت بۆیە فەقیرەکە ئێستا نە ئەمەیانەکە نە ئەوەش ئەکا دەوڵەمەندەکە ئەوەش ئەکا ڕەنگە ئەمەکەش بکە بەڵام ئەم داماوە نە ئەمەی پێکرێ نە ئەوەی پێکرێ لەبان ڕەسیب قسەی زل ئەکات